ام کاتوتان باش ام mesajı بتایبەتی بە کوورد دەڕواتەوە بۆیە بە کوردی قساکەم خۆتان نەزانن کە من کورد نیم من خەڵکی ڕۆمانیە و لە ناو کورد ژیاوم مێرداکەی من کورد بووە ئەتا ئەم هەوایە کە خۆم دەرم نەکردووە لە تیکتۆک من ئینسانێکی زۆر بەڕێزم ناسی و لەگەڵ احترام لەگەڵ ڕێزم بە باشەکانی تێناگەم بەچی شێوازێک یێوە ئەتوانن سوکایەتی بکەم بە پەنابەرێکی وەکو من ئەمێ تێبگەم من چی خراپ بەرامبەرە یێوە کردوومەتەوە من کورد خۆشمەیە و کولتوراکەی یێوە خۆشمەیە حەزەکەم یەک مێساژی بچکۆلەیە بەجێ هێڵم بەو ئینسانانە کە شت خراپ بۆ من نانووسنەوە کۆمێنتەکانی ئۆفم کردووە لەبەرەوەی حەز ناکەم بە هیچ شێوازی سوکایەتی بم بنووسن لەسەر کۆمێنتی ڤیدیۆکەی خۆم حەزەکەم بەو ئینسانانە شتێکتان پێ بڵێم ئازیزەکەی من چاوەکەی من جوان نییە سوکایەتی پێکردن جوان نییە خۆتان هەواڵدەم باشکەن خۆتان لەم جیهانە بە باشی خۆتان دەرکەن بەرەو باشی ناوی کورد بێنن بەرەو باشی بڕۆ لەم جیهانە کە هەڵک تێبگا کورد و کولتوراکەی یێوە چانە باشە ئازیزەکانی من جوان نییە سوکایەتی پێکردن یێوە خوشکتان هەیە یێوە دایکتان ئایلێتان هەیە جوان نییە ئازیزەکانی من هەواڵدەن خۆتان باشکەن ناوی کورد بیکە لەسەر سەرەوە نەک لە خوارەوە هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن ئینشاڵڵا و ئەو کەلیمەیە کە وتم بەکاری بێنن خواتان لەگەڵ